ئەم کاتتان باش من کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کۆبنەوەکانی شاندی پارتی لەگەڵ کۆمەڵ یەکگرتوو حیزبی شووعی کوردستان. ئەجندای کۆبنەوەکانی پارتی لەگەڵ ئەم سێ پارتە چ ئەجندایەکی لە پشتەوەیە؟ ئەمڕۆ پارتی لەگەڵ ئەم سێ حیزبە باسی چی دەکەن؟ ئەم کۆبنەوەی شاندی پارتی لەگەڵ ئەو سێ حیزبە چەندە پەیوەندیدارە بە دەرەنجامەکانی کۆبنەوەکانی شاندی باڵای پارتی بۆ پێکێنانی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ یەکێتی و بزوتنەوەی گۆڕان. هەوڵ دەدەین زانیاریمان دەست بکەوێت لەگەڵمان. دوای ساردێکی زۆر لە پەیوەندیەکانی کۆمەڵی ئیسلامی و پارتی دیموکراتی کوردستان کۆنگرەی ڕۆژنامەوانی لە نێوان فازل میرانی سکرتێری مەکتەبی سیاسی ئەمیری کۆمەڵی ئیسلامی عەلی باپیر بەڕێوە چوو ئامادەسازیەک هەیە لە قسەکانی ئەوان ئامادەسازیەکی هەردوولا هەیە بۆ ئەوەی لێک تێگەیشتێکی تازە ڕەوانەوەی ئەو ساردەی کە لە نێوان ئەو دوو حزبە بوو ڕەوانراوەتەوە و هەردوو لە ئامادەسازیان هەیە بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکان کە لە ماوەی ڕابردوودا لە نێوان هەردوو لە هاتۆتە ئاراوە. ئەوان خاڵێکی بەرچاوڕوونیان نەخستە سەر ئایا گفتوگۆکانی لەسەر پێکێنانی حکوومەتە ئەوەی کە زێدەتر باسی لەوە کراوە پەیوەندیدار بۆ بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەردوو لە پێشتر کۆمەڵی ئیسلامی چاوەڕێەوەی دەکرد دەستپێشخەرێک لەلایەن پارتیەوە دەست پێ بکات تاوەکو پەیوەندیەکانیان لەلایەک ئاسایی بێتەوە لەلایەکیش بەشداری لە حکوومەت بکەن. ئەمڕۆ ئەوەمان بین هەڵوەستی کۆمەڵی ئێمە تەبەن ئەو دەستپێشخەرێ بە ئیجابی وەردەگرین بە تاکید کۆمەڵیش بە ئیجابی وەکووتم وەریگرتو و بە ئیجابی دەینرخێنێ. باشە زێدەتر قسەتان لەسەر چی کرد؟ هەر ئاساییکردنەوەی پەیوەندیەکان یاخود بابەتی دیکەش هەبوو؟ بەڵێ ئەسڵ سەردانەکەی بەڕێزیان وەکو خۆیان وتیان ئێمە ئاساییکردنی پەیوەندیەکانە ئەسڵ سەردانەکە ئەوەیە. بەڵام لە هەمان کاتیشە خۆ دیارە لە ناو کۆبوونەوەکە کۆمەڵە شتی تازە هاتووەتە پێش و قسەی لەسەر کراوە سەبارەت بە وەزئی سیاسی کوردستان بە شێوەیەکی گشتی باز لە کێشەی گەندەڵی و مشکلاتی ناو حکوومەت کە لە ڕابردوودا بووە بۆ داهاتوو چی بکرێ، باز لە کێشەی هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی، باز لە دروستکردنی یا با بڵێن پێکێنانی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان کرا، باسی ئەوانە کراوە، باز بەشداریکردنی حکوومەتیش کراوە. باشە کە دەڵێن باز لە پێکێنانی حکوومەتی داهاتووی کرا کۆمەڵی ئیسلامی چاوەڕێی ئەوەی دەکرد کە پارتی بە کۆمەڵ بڕێ فەرموو ئێستا فەرمووی لێ کردووە، ئێوە بەشداری دەکەن لە کابینەی داهاتوو؟ ئێمە لە ئێستادا نەگەیوێتە ئەو قۆناغی بەشداری دەکەین یان نایکەین. ئێمە لە داهاتوودا کۆبوونەوەی تریشمان دەبێت لەگەڵ پارتی دموکراتی کوردستان و بە تاکید ڕەدی ئەم زیارەتەش دەبێت کۆمەڵ بیداتەوە. دوای ئەمە لە داهاتوودا شاندی کۆمەڵیش سەردانی پارتی بە تاکید شاندی کۆمەڵی سەردانی پارتی دموکراتی کوردستان دەکات و لەو کۆبوونەوانە ئەو ئەنجیندایە دەرەکەوێت کە پارتی ئەوێت چۆن فەرمی کۆمەڵی ئیسلامی بکە. ئەم فەرموو بۆ حکوومەت هەڵبەتە چون پارتی حیزبی یەکەمە لە پەرلەمان کە زۆرترین کورسی بەدەستێنەوە، پەرلەمان پارتی ڕادەسپێرێ وەکو حیزب وەکو فراکسیۆن گەورەترین فراکسیۆن کە داوا لەلایەنەکان بکە. لەو کاتەش کۆمەڵ بزانێ چۆن ئەو وەکو جەنابەت فەرموو ئەو فەرمێ چۆن دەکرێت. باشە سەبارەت بە پۆستەکانی نێو حکوومەتی هەرێمی کوردستان بێگومان کۆمەڵی ئیسلامی پێشتر بەرچاوڕوونێکی هەبووە لە کاتێکدا ئەگەر پارتی دەستپێشخەر بێت ئەوان ینی پاکێجی خۆیان هەیە، ئێوە دەتانەوێت چۆن بەشدار بن؟ چی بۆ ئێوە گرینگە؟ ئێمە لە ئێستادا هیچ بەرنامەیەکمان نییە بۆ بەشداریکردن لە حکوومەت چی داوا بکەین. لەبەرەوە ئەوە ئێستا لە ئێستادا سەرەتایە بۆ ئێمە و قەزیە تا نەچینە وردەکاریەکان و بەرنامەی حکوومەت نەبینین ئێمە ئەو پاکێجەیە کە دەمانەوەی پێشکەشیکەین نیمانە بۆ پێشکەشکردن. باشە وەکو حاجی بیلال پێ دوایە پەرلەمان
حکوومەت یان سەرۆکایەتی هەرێم پۆستەکان بۆ ئێوە گرنگتر بیکەن کامە دامەزراوە ئەوەی بەلای ئێمە گرنگترینە حکوومەت. دوای کۆبنەوەیەکی دوور و درێژی شاندی پارتی لەگەڵ شاندی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە لە بارگەی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڕێوە چوو ئێستا کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی لە نێوان گوتەبێژی پارتی دموکراتی کوردستان و هەروەها گوتەبێژی یەکگرتووی ئیسلامی کوردستان بەڕێوە دەچێت ئەوەی کە لەم کۆنگرەیەدا گرنگترین خاڵباسی لێوە کرا یەکگرتوو هەمان هەڵوێستی خۆی دووبارە دەکاتەوە کە نایەوێت بەشداری لە حکوومەت بکات پارتیش دەڵێ هەرچی هەڵوێستێک هەبێ چ لە ئۆپۆزیسیۆن یا لە حکوومەت پێویستە هەندێک بەرژەوەندی گشتی هەیە لە کوردستان ئەو بەرژەوەندیانە بپارێزێت. بابزانین ناوەڕۆکی کۆبنەوەتان لەگەڵ پارتی چی بوو؟ ئەمە برادرانی پارتی خۆیان بڕیاری خۆیان بوو بەرنامەی خۆیان بوو زنجیرە سەردانێکیان بەدەستەوە بوو یەکگرتووی ئیسلامی کوردستانی شوەکو ئەو لایەنانە هاتنە لای ئێمە ئەمڕۆ بە سوپاسەوە ئێمە پێشوازیمان لێ کرد باسی تەوان باسی بارودۆخی ئێستایی هەرێمی کوردستان و عێراق و وەزعی نالەباری عامی مانتەقە و کۆسبەکانی بەرامبەر ئێمە هەمومان باسی ئەوە بوو تەوان پێکهێنانی حکوومەت باس پێکهێنانی حکوومەت لەگەڵ ئێمە چونکە ئێمە خۆمان یەکی لایمان کردووە ئێمە ئۆپۆزیسیۆنی خۆمان بە بڕیاری سەرکردایەتی ڕانی بڕیاری کۆتاییە بەنسبەت ئێمە بڕیاری کۆتاییە و ئێمە لەسەر ئەوە بەرچاومان ڕۆنە بەرنامەی خۆمان هەیە دید و بۆ چۆنی خۆمان هەیە ئێمە پارتی پێویستی بەڕای یەکگرتوو هەبوو لە دەربارەی ئەو پرسان و بەتاکید پارتی دەزانیت ڕۆلی یەکگرتو و پێگەی یەکگرتو و دڵسۆزی و خەمخۆری یەکگرتو بۆ عامی وڵات و بۆ خەلکو و بۆ پرسەکانی هەرێم و عێراق ئێمە وجهت نەزەری خۆمان چەند پێویستە تەوان ئێمە دەگیلەیمان هەبوو ینی زۆر تاخیر بووان پەرلەمانە خەلک دەنگی دایە و انتخاباتێک بەو هەموو کەم و کورتیەوە دایە و خەلکی قسەی خۆی کردیەوە دەبێت زوو ئەمە 123 ڕۆژ تا ئێستا پەرلەمان زۆر گرنگە زوو تشکیل بکرێت تا ئیشەکەی خۆ بکات ئێستا هۆکار چی بوو پارتی وڵامی چی بوو دیارە و ئەو هێزانەی کە پێویستە خۆیان حکوومەتی نوێ حکوومەتی نو کابینەی نۆ تشکیل بدەن یەکێتی و پارتی و گۆران بە تایبەتی یەکێتی و پارتی ئەمە کێشە لە بینی خۆیانە بۆ چۆنی جیاجیان هەیە ئەمە لەناو مفاوەزاتان هێنین بەڵام دیارە بۆ چۆنی جیاجیان هەیە لەسەر ئەوە بەنسبەت ئێمە یەکگرتو ئێمە نیگەرانی لەو وەزع ئەو گیرۆبوونە ئەو تاخیربوونە دواکەوتنی تشکیلی حکوومەت لە زارێری خەلکە هەر سەبارەت بە بژێوی خەڵکو و باشترکردنی بژێوی خەڵکو و پەلەکردن لە پێکهێنانی حکوومەت کەمە داواکاری یەکگرتو بوو لەم کۆبوونەوەیدا پارتی داواکاریەکی ڕوونی هەبوو بۆ یەکگرتووی ئیسلامی پارتی حەزی کرد تەبعاً ئێمە وەکو یەکگرتو بەشدار بین پێیان خۆش بوو ڕغبەتی خۆیانیش نەشاردەوە و بەڵام ئێمە بەنسبەت ئێمە ئەو مۆزوعە تەواو بووە یان ئەمە لێبووینەوە و تەجاوزی ئەو قۆناغەمان کردیە ئێستامە لە قۆناغی خۆڕێکخستنەوەین قۆناغی بەرنامەدانان بۆ ئۆپۆزیسیۆن بوونی خۆمان ئۆپۆزیسیۆنێکی کارا و کاریگەر و بۆێر و میهەنی دەبین ئێمە بۆ بەڵێ میهەنی ینی مەزانین ینی ئۆپۆزیسیۆن بوون معنای چییە و چۆن دەبێت بکرێت وڵاتی ئێمە پێویستی چۆنە بە ئۆپۆزیسیۆنێکی زۆر ئەکتیڤ و ئەوە دەبێت چۆن حکومڕانیەکی ڕاستەقینە و ڕاست و درست پێویستە ئەوەندە بەو قەدەرە ئۆپۆزیسیۆنێکی ڕاست و درست و فعال و بوێر پێویستە. زیاتر لە 120 ڕۆژ تێپەڕیوە گفتوگۆکان چۆن دەبینین حزبەکان بۆ پێکهێنانی حکوومەت گفتوگۆکانی حکوومەت زۆر بەساری دەبینی کە حەقە لە داهاتوویەکی نزیکدا حکوومەتی هەرێم پێک بێت چێ خەتابارە چ حزبێک زێدەتر لە خەمی خەڵکە چ حزبێک زێدەتر لە خەمی بەرژەوەندی خۆی ئەوانەی حیزبە گەورەکان بە تایبەت حیزبی یەکەم کە پارتی دیموکراتی کوردستانە باشە پارتی چی بکە پێویستە ئەو کاتەی کە بە حیزبەکانی تریداوە کاتەکە بپسڕێنێ پێویست ناکە ئەوەندەی تر ینی حکوومەت بەتەنیا حکوومەت یان داوایان لێ بکە یان داوایان لێ بکە کە بێن
بەشدار بن لە حکوومەت لە ماوەیەکی نزیکدا بۆەوەی ئەو ساردی بازار و ساردی بازار ئەو خەمەی خەڵک باش هەڵوێستی گۆڕان چۆن دەبینی هەڵوێست و داواکاریەکێتی چۆن دەبینی هەڵوێست و داواکاریەکێتی زیاد لە حەدا ینی پێویست ناکەتەوە هەموو داواکاریەکێتی جێبەجێ بکرێت هیچ کامیان نهاتینە پێش ئەگەر هاتبانە پێش هەر یەکێکیان تەنازول بۆی تکیان دەکرد ینی لەوەی حکوومەت پێک بێت بەس ئەمڕۆ پارتی سەردانی کۆمەڵی کردووە ئێستا دێتە حزبی شۆی ئەوە دەست پێش خەرینێ بەخوا ئەگەر هەرچەند کۆبنەوەش بکەن ئەگەر مەبەستیان نەبیت هەر حکوومەت پێک ناهێنە بۆ مەبەستیان نییە ئەگەر مەبەستیان بایەوە چەند 120 ڕۆژ تێپەڕیوە دەبایە حکوومەت پێک بەس بۆ مەبەستیان ئەگەر 120 ڕۆژ تێپەڕیوە مەبەستیان بە پێکچیان نەدەهێنا وەستەی پارتی بە هەڵوێستێکی چۆنی دەبینی کە نایە زۆرینە هەڵوێستێکی دیموکراسیە سیاسیە ئەگەر بتوانێت بە 45 کورسی لەگەر کۆتاکانش تەواو دەکات پەنجاوە ئەوەی خۆی دەسەپینیت یانی دەتوانانی حکوومەت پێک بێن بەڵێ دەتوانێت حکوومەت پێک بێنی بەڵام پێ دوای هۆکارەکە یەچێتیە هۆکارەکەی بەڕای من 100 یێشتە و لاندی کەش باوەڕ ناکەم ئەوان هەبیتن هەمووان موافقن ناشە پێت باشە پارتی چاوەڕێی یەکێتی بکە یان لەوە زیاتر خراپە بڕایان من دەبێت پارتی زیاتر دەست پێش خەرێ بکەت چونکە دەسەڵاتی یەکەمە حکوومەت تێدا هەندە ساڵ چی بکە زیاتر عنی یەکێتی داواکە بیداتێ نەکمە بەستە هەرچی داوا بکەتن بەس ئەگە بێشن هەندە تشتی دەستکار عنی دەبێت دەستی وانش دەبیتن چونکە ئەوژێ هێزە دویەمە خاڵی هاوبەش لە نێوان پارتی و حزبی شوعی چییە لەم قۆناغەدا خاڵی هاوبەش لە نێوان پارتی و لە نێوان حزبی شوعی کۆمەڵی خاڵی هاوبەش هەیە بەشێ لە خاڵی هاوبەشەکە ئەوەیە کە ئێمە لە وڵاتێکدا ئەژین کە ئێمە لە پارتی بێت چ حزبی شوعی بێ حزبی سیاسی لەناو گۆڕانکاریێکی سیاسی دەژین و هەمووان هەست دەکەین کە ئاڵوگۆڕکردنی ڕۆژی سیاسی هەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەمووان هەست دەکەین درک بەوە دەکەین کە وەزعی کوردستان لە چ ڕۆژێکدایە کە ئەو بابەتانی کە ڕوبەڕووی هەموو گەلی کوردستان و هەموو لایەنە سیاسەکانێ بێتەوە ئەم بابەتانە دەڕاستیە بابەتی هاوبەشە کە هەموو لایەنە سیاسەکان دەکرێت زمینەیەک دروستکەن بۆ گفتوگۆکردن لەگەڵی و پێشم وایە بەردەوامبوونی گفتوگۆ دوور لە بەرژەوەندی بە تەسکی حزبایەتی یارمەتیدەرە بۆی خاڵی هاوبەش دروست بێت باشە سەبارەت بە درێژبوونەوەی گفتوگۆکان بۆ پێکهێنانی حکوومەت ئێوە کە بەرەی ئۆپۆزیسیۆن بوونتان هەڵبژاردووە نیگەرانی نەکردوون ئەمە لە قازانجی خەڵکە بەردەوامی کە حکوومەت دانامەزرێ پەیوەندی بە پاکێجیشی ترەوەی کە پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە واتە ئەو ماوەی دەکاتەوەی کە پەرلەمان دەچە یەکەمی کردووە تا ئێستا دەتەمەنی پەرلەمانە ڕوە و ئەو ماوەیە دەکرا کۆمەڵێک بڕیار و کۆمەڵێک قانون بەهاتایەتە پەرلەمان و کە یەکنا بکراتەوە بە تابەتی گەلەکەمان چاوەڕێک کۆمەڵێک قانونی گرنگەگار لەمارەوە دیسانەوە گەلەکەمان پێویستی بۆەوە هەیە ئەو حکوومەتە کە کارابێ بتوانێت ئیشوکارەکانی خۆی بکە و تەنانەت بەرنامەجی خۆی هەبێ بۆ 4 ساڵی داهاتووە کاڵێن بەرنامەجی خۆی بێ بۆی ئۆپۆزیسیۆنش بتوانێت چۆن مامەڵ لەگە بەرنامەکەی حکوومەتەکە و ئۆپۆزیسیۆن چۆن توانێت لە پەرلەمانە هەر لایەنێکی ئۆپۆزیسیۆن چۆن توانێت لە پەرلەمانە بیرۆچوونەکانی خۆی داوەتان لە پارتی کرد پەلە بکە لەوەی زوو حکوومەت پێ ئێمە بە بەردەوامی داوامان کردووە لە هەموو لایەنە سیاسەکان ئەوانەی کە حکوومەت دامەزرن داوایان دەکەین کە پەلە بکەن لە دامەزراندنی حکوومەت چکەوە دامەزراندنی حکوومەت جۆرێک لە سەقامگیری سیاسی دروستەکە ئەو سەقامگیری سیاسیە گرنگە بەنسبەت ئێمەوە کە وەکو هێزێکی تیپی ئۆپۆزیسیۆنین لە پەرلەماندا و لەناو شەقامیشدا بۆی بتوانین سوودە سەقامگیرە سیاسیە وەرگرین کە داواکارەکانی ڕێچکەی مەدەنی و دەچکەی تێکۆشانی خۆی وەرگێت چ ناو پەرلەمان و چ دەروی پەرلەمان. باشە سەبارەت بە کەرکووک
پێم وایە خاڵی هەڵبەشتان هەیە لەگەڵ پارتی قسە لەسەر کەرکوو کرا چارەنووسی کەرکوو ئێمە سەبارەت بە کەرکوو خاڵی هاوبەشمان هەیە لەگەن هەموو لایەنە کوردستانەکان بەڵام بەداخەوە تا ئێستا کێشەی کەرکوو بووە کێشەی گفتوگۆی نێوان پارتی و یەکێتی من پێویست بە پێویستی هێزارین بە شێوەیەکی بەفراوانتر تەماشای بابەتی کەرکوو بکرێ لە کەرکوو گۆڕانکاری دیموگرافیە کرێ و لە کەرکوو ئێستا کێشەی کەرکوو مەسەلەیەکە بۆتە هەڵوێستی هەرێمایەتی لەسەرە ینی نابێت یەکێتی و پارتی بەتەنیا بڕیار لەسەر کەرکوو من پێم وایە یەکێتی و پارتی ئەبێ سوود لە هەموو لایەنە سیاسەکانی تر وەرگرن ئەوانەی کە لەگەڵیان لە حکوومەتی هەرێمە بن ئەوانەی لەگەڵشانین لە حکوومەتی هەرێم چونکە مەسەلەی کەرکوو پەیوەندی بە ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتەوە نییە. هەڵوێستی حزبەکان چۆن دەبینی بۆ پێکێنانی حکوومەت شێکی گشتتوان بڵێم هەڵوێستی پارتی دیموکراتی کوردستان وەکو خاوەنی بەشی زۆرینەی پەرلەمان هەڵوێستێکی ئەرێنی و دیموکراسی و تاڕادێک سیاسێکی نەرمە بەڵام بەداخەوە یەکێتی نیشتیمانی کوردستان هەوڵ دەدات ئەو هێزی کە خۆی هەیەی ئیستیغلال دەکات هێزەکەی ئیستیغلال دەکات بێزگەلەوە حساب بۆ کورسی پەرلەمان ناکات دەوێت زیاتر لە ئیستیقاق خۆی لە پەرلەماندا کە هەیەی لە حکوومەتدا کورسی پێ بدرێت پێت وایە دەبێت بە پێی ئیستیحقاقی هەڵبژاردن حکوومەت پێک بێیان بە زەبری هێز بەتەکید هەڵبژاردن هەر حزبێک مافی خۆیەتی بە پێی ئیستیحقاقی هەڵبژاردن داوای پۆستکە یان لە خۆی ینی لە ئیستیحقاقی هەڵبژاردن زیاتر ئەگەر بەژەوەندی میلەت بە تایبەتی ئەو بارودۆخی کە چەند ساری ڕابردوو و کێشەی پاشەکەوتی موچە و ئەو کێشە خزمەت گوزاریانگەر ئەوانە لە بەرچاو بگیرێ دەبی بەژەوەندی تەشی حزبایەتی بەلانێن بێن بەژەوەندی جەماوەرەوە بن بۆیە هەندێک ئەو تاخیربوونیان هۆکاریش لایەنەکان ئەوە ینی باشە هەر لایەنێک ئەوە لایەنە سەرچێکە چێ یەکەم دەنجی نابی دەتوانی ئەو لایەنە ئیش لەسەر ئەوەی بک حکوومەتی پێک بینی چێتی دەڵێ بە پێویستە بە پێی ئیستیحقاقی سیاسی و خەبات و جوگرافی دەسەڵاتی من مامەڵم لەگەڵدا گەر بەژەوەندی گشتی میلەت لە بەرچاو بگرن نابێت حسابی ئەوەی بکەن ئەوە کارەکانی یەکێتیت پێڕاستە وڵی ئەوانە ئەوە لای خۆیانە تۆ لەبەرەوەی ئەو داواکە من کە باسم کرد دەبیت بەژەوەندی میلەت لە بەرچاو بژی ڕێز لە دەنگی خەڵک نابی بژی ئەگەر ئەو لایەنێکە یەکەم دەنجی هینایە دەتوانی ئەوە حکوومەتی پێک بینی ئەوەش مافی خۆیەتی بە هەر شێوازێک بی لەگە لایەنەکانتی بە جێرە ئێستاقاقی هەڵبژاردن نیش لەسەر ئەوەی بکە بە جێرەی کورسی بی چێ خەتا بە ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەو لایەنێک کە ئێستا ناتوانانی لە ناوخۆی ڕێک بکەوێتن و بەژەوەندیش لە میلەتی لە بەرچاو بکری. پێشتر قسە لەسەر ئەوە دەکرا پێکێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بێت بە سەردانی ئێوە بۆ لای کۆمەڵ یەکگرتو و حزبی شۆی دەتوانین بڵێن گۆڕانکاری لەم جۆرە سیاسەتە هاتووە ئێمە ئەزمونێکمان هەبوو لە حکوومەتی بنکەفراوان لە ڕابردوودا و بەشێک لەو حەزبانە لە نیوەی ڕێگا ئێمەیان بەجێهێشت حقیقەت ئێمان لە بەرپرسیارەتی بەجێشت و ئێمە بە حقیقەت نە لە بەرپرسیارەتیمان ڕاکرد و نەڕاش دەکەین بەڵام لە هەڵبژاردننی ئەو جارە بە هیچ شێوەیەک پەیامی پارتی ئەوە نەبووە لە چەند لایەنێکی دیاریکراوە حکوومەت پێک بێت تەکید ئێمە بەرنامەمان هەبووە بۆ حکومڕانی بۆ 4 ساڵی داهاتوو ئەو بەرنامەیە بەعرزمان تەبێ عرز دەکەین بۆ لایەنە سیاسەکان و هێلی سوورمان لە هیچ لایەنێک نەبووە لایەنێکی سیاسی دیاریکراو کە ئەو لایەنە نابی بەشداری حکوومەت بکاتن تاوکو ئێستاش و ئەو کۆبوونەوانەی کە بوون لە ڕابردوشلەکە چەند لایەنێک مانای ئەوە نەبووە کە لایەنی تر ئێمە بەڵێن پشتگوێمان خستی بیان مەبەستمان نەبی کە بەشدار بیان شەریک بی لە حکومڕانیدا بەڵام پێشتر کاکالی کۆبنەوەی زۆرتان لەگەڵ یەکێتی و بزوتنەوەی گۆڕان هەبوو بۆچی ئێستا سەردانی کۆمەڵ دەکەن یەکگرتو حزبی شۆی ئەدەزانی خۆی هەندێک حزبی سیاسی لە کوردستان بە تایبەتی یەکگرتو بە نمونە خۆیان مسبقانیانی ڕایەنگەیان کە ئەوان بەشداری حکوومەت ناکەن حزبی شوعیش هەروە هەتا حدەک ئێمە لە ماوەیەک لەمەوبەر ئەوانیشمان بینین هەندێک تێبینیمان پێدا کە ئەو پەیامەیان ئەو بڕیارە ئێوە ڕەنگە بڕیارێکی پەلە بووی بیتن ینی پێویستی بە دیراسەی زیاتر بووی بی و بە تاکیدیش لەو جارش لە دانیشتنی ئەو ڕۆژ تاکیدمان لێکردنەوە لەوە
کەمە پێویستی بە دیراسەیە چکە مەسئولیەتی کوردستان مەسئولیەتی لایەنە یان دوو لایەنی سیاسی بەتەنە نەخێر مەسئولیەتی هەموو لایەکە فەرمووتان لە هیچ حزبێک کرد بەشداری لە پێکهێنانی کابینەی داهاتوو بکەن مەبەستی سەردانەکە بۆ پەیوەندی پتەوکردنی پەیوەندی پارتی دموکراتی کوردستان بوو لەگەڵ کۆمەڵی ئیسلامی لەگە یەکگرتووی ئیسلامی لەگە حزبی شوعی و بە تاکید لەگە لایەنەکانی دیکەش بەردەوام دەبی مەبەستەکە بۆ پەیوەندی دووقۆڵی پارتی دموکراتی کوردستان لەگەڵ ئەو لایەنە ئەو تێبینیانەی کە هەمانە وەکو پارتیان لایەنی بەرامبەر کە هەیەی بە تاکید لە گفتوگۆکان لە دانیشتەکان باز دەکرێتن ئێمە بەرپرسیارەتی وەکو باسم کرد لەسەر شانە بەرپرسیارەتی تەنها لە حکومڕانی نیە لە ئۆپۆزیسیۆنیش بەرپرسیارەتی هەیە و لە هەمان کاتیشدا ئێمە نقاتی مشترەکمان هەیە چونکە کوردستان ئەوڕۆ بە قۆناغێکی گرنگ تێئەپەڕی ئەو قۆناغە مەسئولیەتی تاچی کۆمەلگای کوردستانیشە بە هەموو حزب و لایەنە سیاسیەکانیش باشە پێتان باش ئەوان بەشداری لە حکوومەت کرد بکەن یاخودنا ئەوەتان پێگوتن دەتوانن بەشدار بن ڕوئیای پارتی دموکراتی کوردستان لە حکومڕانیمان پێگوتن چۆن و بە چه شێوەیەک و ئەوانیش بە شێوەیەکی طبیعی وەریان گرت چ بەشدار بن لە حکوومەت چ بەشدار نەبن لە حکوومەت ئەبێ پەیوەندیەکانیان لەگەڵ پارتی پەیوەندیەکی باش بیت و ئێمە شوکو پارتی دموکراتی کوردستان ڕوئیای ئێمە بەرنامی ئێمە ئەوەیە باشە کاک علی ئێستا خەڵکی کوردستان پرسیار دەکات تەنانە هەندێک جار ینی پارتی و حزبەکانی دیکەش بە یەکەوە هەژمار دەکەن لەوەی کە گفتوگۆکان دواکەوتووە چاوەڕی پێکێنان دەکەن خاڵی ناکۆک چییە گرفت چییە چێ بەرپرسە لەوەی تاوکو ئێستا ینی نەتوانراوە حکوومەت پێک بێت طبیعی خاڵە ناکۆکەکان لەلایەن هەموو حزب و لایەنە سیاسیەکان بڵین لە شارعی کوردستانیش وازەحە بەمە هەڵبژاردنمان کردی هەڵبژاردن خەڵکی کوردستان نوێنەرایەتی خۆی لە ناولایەنە سیاسیەکان دیاری دەکە هەر لایەنێکی سیاسی پێگەی خۆشی هەیە پارتی حزبی یەکەمە لە کوردستان و دەرگای کراوە بۆ لایەنە سیاسیەکانیش بە تەکید ڕەچاوی بارودۆخی کوردستان ڕابردوو ئێستا و بۆ ئایندەش ڕەچاوی ئەوەشمان کردووە کۆمەڵە گرفتی تریش هەن لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی گرفتەکانی دو-سێ ساڵی ڕابردوو ئەمانە بە تەکید کۆمەڵە گرفتن ئەمانە پێویستی بە چارەسەرکردن هەیە بەڵام هەر یەک بەپێی کاتی خۆی و بەپێی تایبەتمەند بەڵام ئێستا قسە لەسەر گرفتی نێوان یەکێتی و پارتی دەکرد گرفتی یەکێتی و پارتی گرفتی ئەوڕۆ نییە گرفتی دوور و درێژە بەڵام بە تەکید لە هەندێک قۆناغی گرنگ تەفاهماتی باش هەبووە بەڵام لە هەندێک قۆناغ هەندێک گرفت دروست بوو ئەو گرفتانش ئەبێ هەوڵ بدەین لێکی جیاکەینەوە هەر یەک وەکو خۆی مامەڵە لەگەڵ بکەین باشە بەڵام دەگوترێت پارتی و یەکێتی زۆر جار باسدەوە دەکرێت لەسەر پێکهێنانی حکوومەت ڕێککەوتون ئەمە ڕاستە ئەگەر ڕێککەوتون بۆ ئەو ڕێککەوتنە ڕناگەیندرێت تەنها پارتی و یەکێتی بە تەنها نین وەکو پارتی وەکو باسم کرد پارتی دەرگای کراوە بوو بۆ لایەنەکانی تریش و بوونی لایەنەکانی تریش لە ناو ئەو پرۆژە بەرنمەی حکومڕانیدا بە تەکید ڕنگدانەوەی دەبیتن و تەسیری لەسەر پێکهاتنی ئێمە و یەکێتی و لایەنەکانیش دەبیت چاوەڕێ دەکەن کۆبنەوەکان لە هەفتەی داهاتوودا ینی ئەو خاڵە ناکۆکانە ئەو گرێ کۆرانە بکاتەوە لەسەر پێکهێنانی حکوومەت کۆمەڵێک گرفت هەبوونە یان کۆمەڵک تێبینی و پێشنیاری هەموو لە ئێمە هەبوونە بە سەراحەت پێیان گوتراوە و ئەوانیش کۆمەڵک وەڵامیان هەبوویان چەند وەڵامیان هەبوو هەندێکیش پێویستی بە دیڕاستەی هەردوو لامان و لایەنەکانی تریشە لە کۆبنەوەکانی داهاتوو بە تەکید بەفراوانتر باسی دەکەین چاوەڕێ دەکەن زوو حکوومەت پێک بێت تەمەنا دەکەین کە زوو حکوومەت پێک بین چونکە بە تەکید هەلومەرجی ئێستای کوردستان بە دۆخی دارایی و سیاسی ئەسڵەن ئەو دۆخەی کە چاوەڕوان دەکرێت لە عێراقیش لە مستقبلی پرۆسی سیاسی لە عێراق و حتا ناوچەکەش بەگشتی چیتر ڕەنگە تەحملی ئەوە نەکاتن ئەو دۆخە بەونەوە بڕوە پارتی دەستی کراوە دەبێت پارتی دموکراتی کوردستان مەسئولە و ئەزمموی گەورەشی هەیە چ لە عملی سیاسی و چ لە حکومڕانیشدا بە تەکید بە ڕەچاوکردنی هەموو دۆخەکان پارتی هەنگاوی خۆی داوێت ئەو هەنگاوە بە تەکید هەنگاوی مەسئولانە بە ئامانجیکردنەوەی دەواازەی زیاتر و پەلەکردن لە پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمڕۆ شاندی پارتی سەردانی کۆمەڵ و یەکگرتو و حزبی شوعی کوردستانی کرد. پارتی دەخوازێت ئەرکی پێکهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان هاوشان لەگەڵ تەواوی حزب و لایەنە سیاسیەکان لە ئەستۆ بگرێت. پارتی پێی وایە پێکهێنانی حکوومەت خەمی یەک حزب نییە، پێویستە هەموو حزبەکان لە خەمی پێکهێنانی حکوومەتی داهاتووی هەرێمی کوردستان بن
بۆ ئەمەش فەرمووی لە تەواوی حزبەکان کردووە. چاوەڕێ دەکرێت کۆبوونەوەی داهاتووی پارتی لەگەڵ یەکێتی و لەگەڵ بزوتنەوەی گۆڕان خاڵی یەکلاکەرەوەی پێکهێنانی کابینەی داهاتووی حکوومەتی هەرێمی کوردستان بێت تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێێت.